ناڕەزایەتیەکان دژی سزادانی ڕۆژنامەنووسان و چالاکانی بادینان لە بەرفراوانیدایە. لەو چوارچێوەیەشدا بەشێک لە کەسایەتی و چالاکان و ڕۆژنامەنووسان لە بەردەم دادگای سێمانی گربوونەوەیەکیان ئەنجامدا. نوێنەری یەکێک لەو ڕێکخراوانەی ئامادەی دادگاییکردنەکە بووە دەڵێت شێروان شێروانی ڕۆژنامەنووس لە کاتی پشووی دادگادا پێی وتون کە لە زینداندا ئەشکەنجە و ئازاری جەستەیی دراون. لە کاتی پشوێکی کورتی دادگاییکردنەکەدا شێروان کە لەگەڵ 4 زیندانی تری بادیناندا لە ناو قەفەسی هۆڵی دادگادا بوو بەو ئەندامانەی تیمی سیپیتی ڕاگەیان کە لە ناو دادگادا ئامادەیان هەبوو کە ناوبراو ئەشکەنجە و ئازار دراوە. هەروەها شێروان داوای لە سیپیتی کرد کە پەیامێکی ناوبراو بۆ ڕای گشتی بخەنە ڕوو. شێروان لە پەیامەکەیدا گوتی چالاکانی کۆمەڵگەی مەدەنی بەیەکگرتووی بمێننەوە و ئەوەی کە لە توانایاندا بیکەن بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم بە مەبەستی جێڕانەوەی دادپەروەری بۆ زیندانیانی بادینان. ڕۆژنامەنووسێک دەڵێت چالاکان و ڕۆژنامەنووسانی سزادراو لە ژێر فشاری دەرونیدا دان پێدانانیان لێ وەرگیراوە. ڕۆژنامەنووسێکی دیکەش دەڵێت ئەوەی 16 شوباڵ لاولێر ڕوویدا جارێکی دیکە یاسا و دادگاکانی خستەوە ژێر بەرپرسیارەتیەکی گەورە. وێنێ شێروان شێروانی گوتوێتی جەنابی حاکم ئەگەر تۆ هەرەشە بەوەی بکرێ بەژنەکەت چی دەبێت؟ حاکمی جوابێکی نەبووە. کاچی خۆم احتراف دەکەی یان نا؟ احتراف دەکەی بەدڵی من ئەگەنا خێزانەکەت دێنم هاوسەرەکەت دێنم خوشکەکەت دێنم لە پێش ساوی گەڵ دەکەم. لە چێ دنیاشتی وا بووە؟ حکمێکی عادلانەی نازانین بە حکمێکی یاسایی نازانین. پێمان وایە ئەمە بەڵگەی ئەوەیە کە دادگاکان لە هەرێمی کوردستانە لە ژێر هەیمەنە و لە ژێر نفوزی دەسەڵاتی سیاسیان سەر بەخۆیانە کار ناکەن. ئیجنا ئەوەی کە هەیە هیچ بەڵگەیەک لەسەر هیچ تاوانێک لەسەر ئەم هاوڕێیانەی ئێمە نییە. بێگومان ئێمە ئەم بڕیارە ڕاتەکەینەوە و داوای دادگای تەمیز ئەکەین کە ئەم بڕیارە بە دووبارە پێداچوونە پیا بکرێ و داواکارین دادگای تەمیز ڕۆڵی خۆ و سەربەخۆیی ببینێ. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ دەڵێت بەپێی بە دواداچوونەکانی ئەوان دەرکەوتووە هیچ کام لەو تۆمەتانەی خراونەتە پاڵ دەستگیرکراوانی بادینان پشڕاز نەکراونەتەوە و سەرلەبەری ڕەت دەکرێتەوە. یاساناسێکیش دەڵێت ئەو ماددە یاساییانەی کە سزای ئەو کەسانی پێدراوە ئەوان ناگرێتەوە. ئەوە ڕاکێشانی یاساییە بەم جۆرەی کە دەسەڵاتی سیاسی ویستی لەسەر بووە. منەمەوێت لێرە بڵم وەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ ئەم بابەتەی ئەوان بەڕاستی کە بۆ نمونە ناوی لێ دەنێن بۆ بە تیرۆر بێ بە تەجەسوس بێ بە هەر لایەن بابەتێک بێ هیچ لەوانە بە پێی بە دواداچوونەکانی لیژنەکەمان دەرنەکەوتەوە نەستەلمێنراوە کە تەجەسوس یاخود ئارامی و ئاسایشی کوردستانی ئەنجامدا بێ. بەڕاستی ئەم دۆسەیە هێندەی دۆسەیەکی سیاسی هێندە دۆسەیەکی یاسایی نییە هێندەی هەوڵێکە بۆ سەرکەوتکردنی ڕای ئازاد و کاری ڕۆژنامەگەری هێندە هەوڵێک نییە بۆ چەسپاندنی دادپەروەری و سەروەری یاسا و ئەو مادە یاسانەی کە پێی سزاداون بە هیچ شێوەیەک ئەگەر بە وردی سەیری بکەین وەکو باسی واقعی کەیسەکانەکەن ئەوە ناگرێتەوە بەڵکو ڕاکێشانی یاسایە بەو شێوازەی کە دەسەڵاتی سیاسی ئێوە لە هەرێمی کوردستان. ڕۆژی 16 شوبات دادگای دوی تاوانەکانی هەولێر سزای 6 ساڵ زیندانیکردنی بەسەر 6 چالاک و ڕۆژنامەوانی بادیناندا سەپاند. 6 ڕۆژ بەر لەوە سەرۆکی حکوومەت یەرێم پێش بڕیاری دادگا کەوت و تۆمەتبارانی بەسی خوڕی تاوانبار کرد. هەر بۆیە دوای دادگاییەکە پارێزەرێکی دۆسێکە وتی کە وتارەکەی سەرۆکی حکوومەت دەری خست پێشوەختە بڕیار لەبارەی دۆسێکەوە دراوە. هێشتا 70 دەستگیرکراوی دیکەش ماون کە هێشتا چارەنووسیان نادیارە.